لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ بەشی فارسی دەنجی ئەمریکا جۆن کێری کوتی دڵنیایە لەوەی یاسادانەران دەگەنە ئەو بڕوایی کە شکستهێنان لە پەسەندکردنی ئەم ڕێکەوتنەی ئێران و شەش هێزەکەی جیهان پێگەیشتون ڕەنگە ببێتە مایەی هەڵگیرساندنی شەڕ و ناکۆچی زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پڕچێشەدا. چونکە ئەگەر بێت ئێمە ئەم ڕێکەوتنەمان نەبێت ئەوە من لەو بڕوایەدام ئایەتوڵڵا دەڵێت بۆچی لەگەڵ ئەمانە وتوێژ بکەم بە ئەنجامیان نەگەیاند هیچیان نەکرد بۆچی هاوکاران و دۆستانمان لە جیهان پشتیوانی لە سزاکان بکەن کە بۆ مەبەستی گەیشتن بە ڕێکەوتنێک دانراون ئەوە تا بە ڕێکەوتنێک گەیشتون و نایەنەوێت بۆیە بە تەواوەتی شیرازەی ڕەوشەکە تێک دەچێت و ناوچەکە بەرەو مەترسیێکی گەورە دەبات. کێری داکۆچی لە بەڕێبەراتی ئەمریکا کرد لە بەرامبەر ئەو ڕەخنانەی لی دەگیرن کە دەڵێن دەبوایە بە ئاراستەی کارنامەیەکی فراوان فشاریان بکردایە بە شێوەیەک مافەکانی مرۆڤ و داوای ئازادکردنی ئەو چەند ئەمریکایی لە ئێران دەستگیرکراون لەخۆ بگرتایە. لە ڕاستیدا ئەم ڕێکەوتنە وەکو پێشتر گوتمان ئەگەر بەهاتایە ئێمە چەند مەسلەیەکی نێوان ئێران و کۆمەڵگەی نێودەوڵەتی یان نێوان ئەمریکا و ئێرانمان تێیدا بوروژاندایە ئەوە ڕەنگە بۆ 10 ساڵ دانوستانمان بکردایە و هیچمان بەدەست نەدەهێنا هەروەها کاتی ئەوەشمان نەبوو چونکە مەسەلە ناوچەکە بوو کە بەرەو پێشەوە دەڕۆیشت. کێری گوتی زۆر شتی باش بۆیان هەیە ببن ئەگەر بێت و ئێران ڕێکەوتنەکە بە تەواوەتی جێبەجێ بکات. ژیانی گەشەکردن لە خۆ دەگرێت بەڵام ئەوەش لە خۆی دەگرێت کە دەست بەجێ جێبەجێ بکرێن ئەوانیش لابردنی سزای تایبەتن لەسەر دارایی و کاری بانکی و هێنان و بردننی کاڵاکان کاڵا خۆراکیەکان ڕێگەیان پێ بدرێت لە ئێرانەوە بفرۆشن بستە فەرش خۆراکی دیکە ئەم شتانە ڕێگەیان پێ بدرێن بفرۆشن بۆیە دەرگا بەڕووی هەندێک شت ئاواڵە دەبێت بەڵام بەڕووی هەموو شتێک هێشتا نەخێر قەدەغەکردنی کارە سەرکیەکانی بازرگانی وەکو خۆیان دەمێننەوە. ئەنجومەنی یاسایشی نەتەوەی گرتووەکان ڕۆژی دووشەمە لە بڕیارێکدا بە تێگڕای دەنگ ڕێکەوتنی تایبەت بە بەرنامە ناوچەکەی پەسەند کرد. بەڕێبەراتی سەرۆک ئۆباما ڕۆژی یەکشەمەی داناوە وەکو سەرەتای ئەو 60 ڕۆژەی کە بڕیارە تێیدا کۆنگرس پێداچوونەوەی خۆی بە ڕێکەوتنەکەدا بکات. هەروەها ڕێکەوتنەکە دەژبێت لەلایەن یاسادانەرانی ئێرانیشەوە پەسەند بکرێت. وەختە بەشیروانی دەنجی ئەمریکا.